هەرێگە ڕووسیم لە 25 ساڵەی وارد ئەم حرفە بووم. ڕشتەکەم گرافیک بوو، تەڕاحی لۆگۆ، تەڕاحی کیف و شتە بوو کە لە شرکەتێ چەرمیان من شروعم کرد بەکار و دوای 10 ساڵ 12 ساڵ کارکردنەوە هاتمە دەرەوە شرکەتێ کارد و چەرمم بۆ خۆم تەئسیس کردووە بەگرتن مجەوزگەل و ستانداردگەل کار خۆم شروعم کرد دەکاروە. شکر بۆ خوا ئەیسا حدود لە ناو سیستەمە کاری خۆما برەندە کارد و چەرم 10 نەفەر مستەقیم کارەکەن و 10 نەفەریش لە ماڵە غێرە مستەقیم کارەکەن بۆ ئێمە. بە خۆشم مدیر عامل تەعاونی چەرمێ کورسانم مجموعە 30 کارگا عضو تەعاونین و لە ئایندەی فرەنزیکە ئینشەڵڵا قەرارە شەهرێکی سەنعەتیە سەنایع دەسی و بازاڕشەی دائمی ئینشەڵڵا لە سنە افتتاح بێت و ئایسە خەریک ژێر ساخت و ئەو کارگەلینە کە ئینشەڵڵا ئەنجام بێ بۆ جوانەکان سنە. کارێمە بەو سوورەتەش سفارشگردنمان کە لە تەریق کاناڵە ئینستای و یا سایتەکەمانە و کارەکانمان ئەوێنن بعد یا ئەگەر کارەکان ئێمەیان بەدڵ نەبوو نمونەی کار ئەنێنن بۆ ئێمە تەڕاحمان هەست لێرە کارەکان تەڕاحی ئەوێت و چەندانە ئەتۆدی لێ ئەدرگی ئەنێری بۆ مشتریەکان ئەگەر بەدڵیان بوو کە لە تەعدادا تێکیانە کارەکەین. بەم شێوەسە جیا لە مەتەک ئۆرگانەکانە تەک بەڵانکانە تەک شرکەتەکان ترە سەر ساڵەکان مناسبەتەکان هدایەت تەبلیغاتیمان هەست بە سوورەتە ستگەلێ کەمەربەنجە سویچی بە کیفە پاڵتووی. ئێمە ئەم ستگەلە لە قاڵب تەعدادا یا تەکیە تەقدیمیانەکەین و لە بوو مناسبەتگەل خاص هەمیشە ئێمە بووگین و لە تایمگەلێ فرەکۆتا ئێمە تەعدادگەل بان ئەتانین ئەنجام بین بۆیان. داواکاریم هەست لە تاجرەکان لەوانە کە کار بیزینس ئەنجامەن کۆمەکە تەولید کنەندەکان کەن لە وڵاتە کوردەکانە چۆن واقعاً ئێمە شاید دەسەڵاتمان نەوێت بە سادراتی یا بە کشوەرگەلێتر ئەوان کە لە کار خۆیانە ئوستادن واردن یا کار بیزنس ئەنجامەن بین بەرەو تەرەف ئێمەش مەحسوڵات خۆمان ئێرائین بان کە ئینشەڵڵا بتانین بەیەکە و کارکەین. واقعاً وازانم ئەم کارە هەم کۆمەکە بە جامعە کە اقتصاد شکل وەرەی و خانەوادەکان ناناوەریان خاستر بێ و هەم جوانەکانیش لە سەرگەردانی دەربێن بە جێگەیەوە بچن بۆ ئەم کشوەر و ئەم جێگە بوو کارکردن حل لە ناو شارەکەی خۆیان و ناو خانەوادەی خۆیانە بتانن کارێک تەولیدی یا سەنعەتی ئەنجام بن.